خۆشەویستان ئەوە طبعاً نازۆری میزڵدانی چارەخوازێکی بەڕێزە. طبعاً ئەم چارەخوازە حاڵەتێکی تایبەتی هەبوو، دوو گرەی زۆر گەورەی یەکێکیان ئەلێرەی هەبوو لە لای چەپی میزڵدانی، یەکێکیان ئەلەو منطقەی هەبوو لە نزیک ملی میزڵدان و بەشی سەرەوەی میزڵدان. الحەمدولیلا ئێمە کاتی خۆی کە پێمان وت پێش 6 مانگ وتمان بە 2 جەلسە نازۆرەکەت بۆ دەکەین، بەس الحەمدوللا بە 1 جەلسە نازۆر گرەیەکەمان هەمووی بۆ لادا و دوای گرەیەکەشی لە زۆری پیس دەرچوو. لەو حاڵەتانەی کە پێی دەوترێ های گرید T1 واتە لەو حاڵەتانەی کەەوە احتیمالی دووبارە بوونەوەی زۆرە، بەڵام ئەوە خلالی 6 مانگ ئەو 2 جارە نازۆری بۆ بکەین و 2 جار پارچەیەکمان لە میزڵدان وەرگرتووە تەنیا بە پێدانی دەرزیەک کە میزڵدانی پێ ئەشورێتەوە. الحەمدوللا ئەو حاڵەتە کۆنتڕۆڵ بووە. بەڕاستی لێرە ئەمانەیە دوو پێیان بگەینین. حاڵەتی پێیانی یەکەم ئەوەیە کە هەموو شتێک سوپاسی خوای دەوێت کە ئێمە دەیکەین و شیفا لە لای خوایە، چونکە دەبینین دوو گرەی ئەوها گەورە بەو دەرەجەیە کە الحەمدوللا کۆنتڕۆڵ کرا بە نازۆر. ئەگەر شیفا لە لای خوا نەبێ لەو حاڵەتانە جاری وایە چارەسەر زۆر گرانە. و پەیامی دووەمیش هەر چارەخوازێک خوێنی بینی لە ناو میزڵدان یاخود لە عایلەی گرەی میزڵدانی هەبوو یاخود جگەرە کێش بوو ئەوە احتیمالی بوونی وەرەمی هەبوو، ئەبێ ئەم نازۆرە لایەن پسپۆڕی خۆی ئەنجامدا. زۆر سپاس بۆ هەمولایەک، بە هیوای لەرساغی و تەندروستی بۆ هەمولایەک زۆر سپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی